بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ من سیدات بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانی وەرزش بە دیداری ئێوەی ئازیز شادەبمەوە. بینەرانی ئازیز بۆم هەفتەی بەرنامەکەمان دکتۆر دیارکەمال مامۆستای زانکۆ و شارەزای دادوەری وەرشی میوانمە و باسێک دەکەین لە بواری شارەزایی دادوەری وە هەروەها باسێکیش دەکەین لە مێژووی دکتۆر دیارکەمال کە پێ لە پێشووترە هەم گۆڵپارێزی یانەکانی کوردستان بۆ و هەمیش ڕاهێنەری گۆڵپارێز بۆ لە یانەکانە. دکتۆر گیان سڵاو لێبێ و دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵمانی. بۆ ڕێزانی کە بینەرمان دکتۆر گیان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەم لە ماوەی ڕابردووە تۆ وەکو یەکەم کەس هاوبەشی لەگەڵ کاکبرار عەباسە سوێندی یاساییتان خوارد و بوونە چۆمەڵی شارەزای دادوەری لەسەر ئاستی کوردستانە. ئەگەر باسی گرنگی بوونی کەسانی وەکو بەڕێز وەکو شارەزای دادوەریمان بۆ بکەی لە کوردستانەوە تا چەند گرنگیان هەیە ئەم کەسانە؟ بەڵێ طبعاً ئەگەر ئێمە سەیری یاسای شارەزای دادوەری بکەین یاساکە کۆنە ساڵی 64 یاسای ڕقم 160 ساڵی 64 بەڵام بۆچی چەند وەختە ئەم بابەتە فرامۆش کراوە. ئەگەر ئێمە سێریکەین لە کۆی 35 پسپۆر سێرەکەین وەرزشی تیانە بوو دواتر سوپاس بخوا بە هەوڵێکی تەواو لەگەڵ ئەو بەڕێزانە قسەم کردن لە سەرەتا کە ڕێز لە وەرزش بگیرێ و وەرزش وەکو کایەکانی کە سیر کرێ. سوپاس بۆ ئەو بەڕێزانە زۆر بە گەرمی و پێشوازیان لەم بۆ چوونانی ئێمە کرد و من هەمیشە ئەڵێم کاکسیدات ئێمە وەرزشوان ئەبێ پێش هەموو کەس ئێمە خۆمان ڕێز لە پیشەکەمان بگرین و ئەبێ ئێمە بەهاوین بە پیشەکەمان. بۆیە کاتێک ئێمە بەرگری لە پیشەکەمان بکەین بەرامبەرەکەت ناچارە ڕێزی بگرێ. بۆی ئەو بەڕێزانە ئەم بابەتیان بە هەندۆر کرد ئەوە بوو پیشەی یاخود بواری وەرزشیش چووە پاڵ ئەو پسپۆڕانی ترەوە. واتە ئەمێ بڵێم ئەم بابەتە خۆی ئەم یاسایە کۆنە بەڵام سوپاس بخوا ئەم دەڤەری سلێمانی وەکو یەکەم شوێن یان وەکو یەکەم دادگا توانیان وەرزش لە ناو دادگای سلێمانیا جێ بکەنەوە و گرنگیەکەی ئەوەیە کە جەناب بەشی دومی پرسیارەکەی جەناب گرنگیەکەی ئەوەیە لەمەوە دووە هەر کەیسێک کە ئەچێتە بەردەمی بەڕێز دادوەر بۆ زانینی چکە ئەمە زۆر گرنگە بۆ جەنابیش و بۆ وەرزشکاران ڕوونکەینەوە. گرنگی ئەم بابەتە ئەوەیە کە کاتێک کەیسێک ئەچێتە بەردەمی بەڕێز دادوەر ئەگەر ئەو پێویستی بە زانیاری تەواو بێ لە ڕووی هونەری فەنی ئیشەکە و لە ڕووی سروشتی ئەم بابەتە حەزەکی بانمونێک و بن و جوانتر تێبگەین بۆ نمونە یاریزانێک پێکانێکی توش بووە یان مدەڕیبێک مافی خوراوە بۆ نمونە مدەڕیبێک گەڵێ من دەرکرام و هیچ ئەو پارەی پێشترم پێ نەدراوە چەند یاری ماوە بوون لە 5 یاری هیچیان نەیامەتێ سەرەتا بێ دوکومنتێک هەبێ بەڵگەیەکە بێ ئەم مدەڕیبێ پێشکەشی بکە دواتر بۆ نمونە داوای تەعویزی شەکا ئەڵێ من تەعویزی مادی و معنەویشمە لەبەرەوەی من لەناو خەڵکە بەم بابەتە لایانی دەرونیم ڕووخاوە چەند ماوەیە کە بێ ئیش بووم بۆ نمونە داوای قەرەبووشەکە بەڕێز داوەر ئەم بابەتە بە تۆ یەک لای یەکاتەوە تۆ بەرچاوڕوونی ئەیتێ واتە تۆ بەرچاوڕوونی بە بەڕێز دادوەر کە ئایا ئەم بەڕێزە چەند یاری دانیشتووە ئەم چەند یاریە گرێبەستەکەی چەند بووە تەخمینێکی بۆ ئەەکەی و بابەتەکەی بۆ بەرچاوڕوونەکەی هەمووی بۆ کوچۆن بۆ پیازێک بۆ پاکەکەیتە بەردەمی بەڕێز دادوەر بۆ ئەوەی لە کۆتاییە ئەو بڕیارەکەی برایش تەندروست بێ. واتە دادوەر لەسەر قسەکان و لەسەر لێدوان و ئەو بەڵگانە یاخود ئەو شارەزای کە ئێوە پێشکەشەکەن لەسەر ئەو بڕیاری خۆی لێدوان دادوەر لەسەر ئەو راپۆرتەی ئەو راپۆرتە یاسایی کە تۆ ئەیتێت تەعەن تۆش پاڵپشتی بەچی پاڵپشتی بەو زانیاریانی کە لەبەردەستە ئەو دوکومنتانە و پاڵپشتی بۆ ئەزمونەی کە خۆ دەتە لە بواری گرێبەستە لە بواری ئیشکردن لە یانەکانە بواری بەڕێکردنی یانە مدەڕی پێکانی یاریزان چۆن تووشی پێکان بۆ مافەکەی ئەم بابەتانە بەڵێ دادوەر پاڵپشت بەو زانیارانی کە تۆ لە راپۆرتەکەی جیهیرەکەی بڕیارەیە. دکتۆر گیان تا چەند بوونی دادگەیەکی وەرزشی گرنگە لە کوردستانە یعنی ئێمە لە ماوەی ڕابردووشدا چەندین یاریزان هەبووە لەسەر ئاسییانەکانە مافخوراو بوونە و چەندین یانش هەبووە زیانمەند بوونەکەوە یاریزانێکی ئازبەر زیان هەبووە بۆنە بە خۆڕایی ئیسغنایاندا و یاریزانەکە دوری ئەچمەیانێکی ترەوە. لە عێراقا ئەگەر تۆ دراسە بکەی سێری بکەی لە عێراقا تا ئێستا تا ئەم دەقەی ئێمە قسە ئەکەین لە عێراقا
هێشتا ئێستا بەتەمانی ئەو یاسایکە پێویست ناکە سەران بێشێن و دووباریکەمەوە یاسایەکەی کە ئێستا حکوومەتی عراق گەڵاڵی کردو و گەشتۆتە پەرلەمان و ئێستا لە ئەوەیە کە پرۆژه یاسا خوێندنەوە یەکەمی بۆ بکرێ ئەلەم یاسایە هاوشێوەی یاخود با بڵین بەدیلی محکەمەی وەرزشی دادگای وەرزشی ئەلەویە جێیان کردوێتەوە لە کۆتایی ئەم پرۆژه یاسایە کۆمەڵێک ماوادی قانونی زۆری تایە لەسەر ئەم کێشانە شتێکی باشە طبعاً بەڵام وەکو جەناب دووتت یعنی ئێمە تا ئێستا لە عێراقا بیر نەکراوەتەوە لەی دادگایشی مختص پسپۆر بە بواری وەرزشی هەبێ کە ئەم دادگایە بچێتە بنج و بناوانی هەموو وردەکاریەکانی ئەو بابەتانی کە لەو شەڕۆیە بەداخەوە تا ئێستا ئەمەوەمانی ئەمەش گەڕێتەوە بۆ بابەتێکی زۆری سەقافەی ڕاضی لە عێراقا و کللتوریی ڕاضی لە عێراقا ئەمە ئەو شتانەمان نەبووە تا ئێستا واتە تا ئیسەش بۆ نمونە ئێمە کاڵم ئێمە بەسم کوردستان و دواتریش عراق ڕۆشنبیریەکی وەرزشی تەواومان نییەکەوە چۆن بڵێ یاسایەکیشمان نەبێ یاخود بۆنە دادگایەکی وەرزشیشمان نەبێت من لە زۆربەی بەرنامەکانە باسم کردووە لە عێراق ئەگەر تۆ سێریکەی لە ساڵی 21ەوە لە دوای یەکەم دامەزراندەوە عێراق هەر بە شێوازی عسکەرتاری ڕۆشتەوە و ئەو سەرۆکانی کە لە عێراق حکومی عێراقیان کردو هەمووی بە ئینقلابات و هەمووی سەرۆکی عسکەری بوون بەڕاستی و بیری تاگڕەوی لە عێراق تا ئەم دەقەیەش قساکەین هەر ساڵە بۆیە ئەو سەرۆکانی کە لە دەسەڵاتا بوون دیدیان بۆ وەرزش هەروەکو دیدێک چۆن سێری چەمکی سەربازی کردو ئاواش سێری وەرزشی کردووە بۆیە دیدێکی شارستانی نەبووە و ئێمە گەر سێریکەین بناغیش پتۆمانیە لە وەرزشە یەکەمیانە لە عێراق ساڵی دامەزراوە واتە 9 ساڵ دوای دامەزران دەوڵەتی عێراق ئەنجا نادیەک دامەزراوەش نادی شورتە و لە ئەلعاب و لە قسمی پێوت لە قسمی ئەلعاب لە شورتە و پۆلیس ئۆمانەوە دەستی پێ کردو بۆیە نەخێر ئێمە سەقافەیەکی پتەوی شارستانێکی گەوری وەرزشیمان نییە ئەی وەرزش بۆ نمونە ئێمە هیچ یاسایەکمان هەیە بۆ وەرزش وە بیسەپێنێ یاخود بۆ نمونە بیسەلمێنە کە ئێمەش بۆ نمونە ئەم وەرزشە کەوا ئێمە بۆ منە خۆمان پێوە خەری کردو یاخود ئەم وەرزشێکەوە هەیە بەڵێ لە دەستوری عێراقا هەتا هیچ یاسایەکمان هەیە بەڵێ لە دەستورە یەک دیێڕی بچوو لەسەر وەرزش نووسراوە باسی وەرشەکە ئەویش مافێکی سروشتی هەموو تاچەکە کە وەرزش بکە تەنها حرامەیە بڵێ منەزان بەتەما ینی ئەوە بڵێ یعنی ئێمە وەرزش جێ نەکراوەتەوە لە دید یان لە فەلسفەی حکومڕانی وڵاتە خۆی مەگرین خەزم ئەوە ئێستا ئێمە بین وەرزش و هونەر بۆتە هۆکارێک بۆ ناساندنی گەلان بۆ پێشکەوتنەوە بۆ پەیداکردنی داراییەک بۆ میلەتانی تر بازارخستنە تەسویقە کاک سیدا سێری کە ئەگەر تۆ بتێ باسی وەرزشکەی بەنام باسی هونەرکەین بەس باسی وەرشەکەین بتێ باسی وەرزشکەی بەتەنیا ئێمە کێشە ئێمە ئەوەیە لە هەتا لە ڕۆژنامە نووسی وەرزشیە هەتا لە بابەتەکانە مامۆستایانی زانکۆ ئێمە کە قساکەین یەکسەر ئەچین باسی یانەکانەکەین باسی سەرۆکیان ناکەین باسی گرێبەستەکەین خۆی وەرزش ئەگەر بتێ باسیکەی چەند کێگەیەکە زۆر ڕەبتە بە وەرزشەوە زۆر کاریگەریە یعنی بابەت یەکەم بۆ نمونە لایانی ئابووری لایانی ئاسایش وڵات لایانی ڕۆشنبیری ئەمانە هەمووی دەوریە یعنی یاریزانێک تۆ وەرە مدەڕیبێک یانەیەک لە ڕووی ئابووریەوە داڕماوە لە ڕووی سەقافەوە سێرەکەی چەند کەسێک بەڕێوە با ئەو کەسانە خۆیان جارە پێویستیان بە سەرەتایی وەرزشێ تا فێری وەرزش بن چجا یانەیەک بەڕێوە برن ئەمە لە ڕووی ئاسایشی وڵات تۆ بینی ئێمە دایمە لە ترس و دڵە ڕاوچی ئاژین هەتا ئێستا ئێمە دەوڵەت نین و تا ئێستا خاوەنی کیانی خۆمان نین و لەگەڵ ئەوەی کە خاوەنیش نین بەداخەوە لە ڕابردووە هیچ کارێک بۆ وەرزش نەکراوە یعنی خۆمە ئەکرا کەس دەستی نەبەستبوونەوە بەڕاستی بۆ هەردوو حیزبی دەسەڵاتدار لە کوردستانەوە حیزبەکانی دریش کەس دەستی نەبەستبوونەتەوە لە دوای ڕاپەڕینەوە ئەیانتوانی بناغێکی جوانی وەرزشدانێ تۆ لا سێر نەبێ وەرزش تا ئێستا بە ڕێنمایی ساڵی 92 ڕابڕێەوە حەزەکەم بزانی یعنی هیچ ڕێنمایەکمان نییە یاسایانەکان کە یاسایکی زۆر دواکەوتوو بۆ ئێستا هیچ ئەبدەیتی تیانی ساڵی 6 بۆ هەڵبژاردنیانەکان ئەمە لەسەر شێ بۆ نمونە ئەم یاساینەکەەوە یەکی تۆپی کورسانی چنگاوێکی ناوە بۆ ئەمە پشتێک بەر ئەمەکە یاخۆ دەبێت بچێتە پەرلەمان یاسا نەخێر ئەمە هیچ ڕەبتی بە ئیچێتی تۆپی کورسان نێکی تۆپی کورسان جیهەتێکی ترە وە سەر ئەو ئۆلۆمپی کوردستانە و دوای ئەوان وەزارەتی وەرشولاوان ڕۆشنبیری و پێشتر وەزارەتی وەرشمانە بوو ڕۆشنبیری ڕۆشنبیری ئەمانە معنین بەم ئیشانە کۆمەڵە کەسێک کە ئێستا یاسایەکە بوو علاسا گەڵاڵیان کرد بەڵام بەداخەوە ئەم یاسایە کەس هەر نەیزانی چۆنیشە چۆن ڕژنووسەکەی نووسراوە نە سیمیناری بۆ کرا نە لە شارەکانە کۆنفرانس هیچ بۆ نەکرا بەڕاستی بۆیە ئەنی ئێمە کاکسیدات بابەتی سیاست
زۆر زەرەی لە وەرزشە یعنی هەتا ئەم دەقی ئێمە قساکەین وەرزش دوو ئیدارەیە یعنی مەسەلەن یانەکان دابەژون لەسەر ڕەنگەکانە یعنی ئەمە شاراوە نییە واقعیشە باشە بەڵامانە هەمووی دەور ئەبینێ بۆیە ئەو پرسیاری جرام ئەمە جوابێ بوو هەتا ئێستا لایەنێک نەبووە بە دڵسۆزانە بێت لە یەک چەترا لێژێر یەک چەترا هەموو وەرشی کوردستان کۆکاتەوە ڕژنووسێکی جوان ڕژنوشی گشتگیر بۆ وەرشی کوردستان کۆکاتەوە نەخێر نەبوو تا ئێستا باشە دکتۆر تۆ مامۆستایەکی زانکۆ کە لە سکۆڵی پەروەردەی وەرش و زانستە کرداریەکانیت کۆلێجی پەروەردەی جەستەی و زانستە کرداریەکان وەرشیەکان بەڵێ تا ئێستا بۆ نمونە هیچ هەمانگێک لە نێوان زانکۆکەی ئێوە یاخود لە سکۆڵەکەی ئێوە بۆنە لەگەڵ بەرپرسە وەرشەکانی کوردستان چ لە یەکی تۆی پێ بێ یاخود یەکێتی تۆی بالە و باسکە ئەوانی دیکە بێ ئەوان لە جێرچەتری یەکێتی ئۆلۆمپی کوردستانن لژنەی ئۆلۆمپی کوردستانن هیچ هەمانگیەکتان هەبووە لەگەڵ یانە بۆ نمونە یاخود ئاگداربی بۆ نمونە سکوڵی زانکۆکانی شارەکانی دیکە بەڵێ خۆی ئەگەر بین با پرسیاری بکەین ئەو بازنانە چین کە پەیوەستن یان لیکاندنیان بە وەرزشەوە هەیە زانکۆکانمان هەیە کە کۆلێجی پەروەردەی جەستەیی و زانستە وشەکانی هەموو کوردستان با بڵێن دواتر ئۆلۆمپیمان هەیە و یەکێتی وەرشەکانمان هەیە دواتر بەڕێبەراتی شارەکانمان هەیە و بەڕێبەراتی گشتی وەرزش کە سەر بەکێ سەر بە وەزارەتی ڕۆشنبیری لاوانە ئەم بازنانە هەر یەکێک لە ئاوازێکی خوێنێ و هەرێکی لەم بازانە فەلسفەیەکی یەکگرتویان نییە بۆ وەرزش یعنی ئێستا بۆ نمونە تۆ ڕۆژنامەنووسێک بەگشتی ڕۆژنامەنووسەکان لێیان پرسی لەو تیۆریانی کە لە ئیعلامە هەیە هەمووی فەلسفەیەکی گشتگیرمان نییە یەکگرتومان نییە کە هەمومان ئیش بۆ وەرشی وڵات بکەین زانکۆکان فەلسفەیەکمان نییە کە ئیش بۆ بازار خستنی وڵات بکەین یعنی ئەو خەریجانی کە دروستیانەکە بیان خەینە بازارڕەوە ئیشیان پێ بکەین بە هەمان شێوە لەم لا وەزارەت سێرەکەی وەزارەت خۆی فەلسفەی ون کردووە وەکو عەرە بڵێ فاقد و شەی لا یعطی وەزارەت خۆی نازانێ چۆن وەرزش بەڕێوە بەرێ یان ڕێگرەکان واکەن نەزانێ بەڕێوی بەرێ یان کۆمەڵی دۆکاریکی حەز ناکەم زۆر بچینە سەر ئەو بابەتانی کە پێیوەستن بە هەڵبژاردننی کەسەکان ڕاستپاردنی کەسەکان بۆ ئەرکەکانیان ئەمە تۆ کە ئەم شڵەژانە یان ئەم کردبوونە لە ناو یەک ماڵیە نەبێت لە وەرزشە هەرگیز ناتوانانی تۆ باسی هێزی وەرزش بکەیت لە کوردستانە بەڵام دکتۆر باشە ئێمە ینی با من ئەو خوێندکارانێکەوە هاوڕێ من قوتابیانێکەوە هاوڕێ من بۆنە کۆلێژی پەروەردە وەرزشەکانیان تەواو کردووە و ئێستا بۆ نمونە کارێکی ترەکەن یعنی من هەمویانم دوانووە ئای زۆرێکیان دون چاوەڕێی ئەویان نەکاتە کە زانکۆیان تەواو کرد ڕاستخۆ بۆنم لە یەکی لە قوتابخانەکانە ببنە مامۆستای وەرزش شادەکەی بەرەمێک بەڵام ئایا ئێمە بۆ نمونە بیرکردنەوەی تاکەکانمان هەڵە نییە کە ئێمە من کاتێک بۆ خودی خۆم کۆلێژی وەرزشی تەواو ئەەکەم هەوڵدەم لە بوارەگەی خۆمان کاریە بکەم کە بۆ نمونە وەزارەت یاخود حکوومەت پێویستی بە من بێ بڵێ وەرە تۆ ئەم کارە بۆ من بکەن نەگەوەی کە من چاوەڕێی ئەو بم بۆ نمونە چەندین کاریتری هەیە کە ئەم یاریزانە ئەتوانێت بیکە سیداد من باسم کردووە ئێمە هێشتا لە سەرەتاین و دوو زۆر دواکەوتین و ئێمە نەمانتوانیەوە سەراحەت پێ بڵم وەکو زانکۆ ئێمە نەمانتوانێت ئەو پەیامەی یان ئەوەرکی کە لەسەر شانمانە بەرامبەر مجتەمع جێبەجێ بکەین من نمونەیەکی زۆر ئاسان ببنەوە من لە پەیامی جەنابەت تێگەشتم یعنی بۆ نمونە پەروەردەی وەرزشی ئەرکەکەی چییە؟ ئەرکەکەی ئەوەیە ئایا هەر بتوڵە بکاتەوە میوانداری خولەکان بکە نەخێر ئەرکی ئەو نییە کە ئێمە زۆر جار وا ئەکەین ئەمە ئەرکی ئێمەنی ئەرکی ئێمە ئەوەیە کادری وەرزشی دروستکەین بۆ بوارە جیاجیاکان کە وەرزش پێشخواوی کە جەناب ئێستاوتە ئەنجام نەمێ ڕێککەمەوە ڕووی زانستی ئەمە حەلەکەی چییە چارەسەرەکی ئەوەیە ئێمە لە داهاتوو کە دوای ئەوەی کۆلێج فراوان کرا چکە ئێمە کۆلێجەکەشمان کۆلێجێکی فەقیرەوە غەدرێکراوە لە زۆر ڕۆ چووکە ئێمە بینایەکمان نییە کە ئێمە تا ئێستا محازەراتی بەتەواتی تیا بخوێنین و ئێمە هەژارین لە بەشەکانە دوو بەشمان هەیە تۆ ئەگەر بەشێ بکەیتەوە بنای بنەی بەشی ئیدارەی هۆڵەکان و مەلەوانگەکان ئەلەم بەشە ئەم خەریجانەی و ئەم دەرچوانەی ئەم بڕوانامانەوەرەگرن ئەو کاتە تۆ لەگەڵی چێتی مەلەوانی لەگەڵی چێتیەکانی کە پەیوەستن بە ئیدارەکردنی هۆڵەکان یچێتی لەش جوانی چی ئەوانە ئەتوانی ئەم بیکەی بە مەرجێک بەسەرانە ئەبێ خەریجی ئەمێ لە شوێنانە ئیشکەن خەریجی وا دروستکەی فێرگەکان بۆ ڕاهێنان و فێرکردن ئەو کاتە ئەو مدەریبانی کە مدەربی فێرگەکان لە هەموو یاریەکانە چنەم قسمە بخوێنن
قسمی پێکان و چاکردنەوە ئەمانە سێریک ئەگەر تۆ ئەمە دروست کرد تۆ بازار دروستەکەی بۆ کۆلێجەکە و ئەو کەسانی کە ڕووەکەنە ئەو شوێنە دواتر ئەزانێت کە سبەی ڕۆژ ئەم 4 ساڵی تەواو کرد ئەزانێت لە بازار ڕەجێ بێتەوە ئەمە گرنگە بۆ ئێمە تا ئەسانیمانە بەداخەوە. دکتۆر گیان ئەم باسە چۆن بڵێ هەڵێم هەویرە ئەو زۆرە کێشەکای زۆرەوێت با بچینە سەر بەشێکی تری بەرنامەکە مێژووی یاریکردنی خۆت وە ئەو کاتێکەوە گۆڵپارێز بوویتەوە دواتر بوویتە ڕایەنە گۆڵپارێک ئەگەر سەرتا بۆ دەست پێ بکەم ساڵی چەند بۆنە دەست بە یاری تۆبی پێکردووە چۆن دەست پێکرد و دواتر لە کامیانەوە دەست پێکرد؟ من سەرەتا بڵێن کە ماڵمان لە سەرچنار بوو هەر خۆمەکو خۆلیاوەکو حەزم لە پیشەی گۆڵپارێزی بوو یعنی لەبیرمە ئێمە ماڵمان لە سەرچنار بوو دەرگایەکی گەراژمان هەبوو هەمیشە لەگەڵ برادەرەکان مابووم بە گۆڵپارێز و تۆپیان بۆ هەڵئیان و ینی من حەزم لێ بوو لە قوتابخانە بە هەمان شێوە دوایەوە ئێمە ماڵمان چوە هەولێر کە ماڵمان چوە هەولێر لەوێ خوشکێکم لەوێ لە زانکۆ وەرگیرا ماڵمان چوە هەولێر لەوێ لە دواناوەندی دەستم بە وەرزش کرد لە خولی قوتابخانەکان یاریم کرد و ئاستێکی باشم شاننا دواتر لە تیپە میلیەکانی شاری هەولێر ئەتوان لە سەرەتای ساڵی 1994 ئیتر لێ من لە تیپە میلیەکان دواتر پەیوەندیم کرد بە یانەی ئاسۆ کە ئەو کاتە یانی ئاسۆ بەڕاستی چێک بوو لە یانە هەرە بەناوبانەکانی ئەتوان بڵێم عێراقیش بەڵام بەداخەوت ئەو کاتە لەبەرەوەی خول و پەیوەندیەکان لەگەڵ عێراقا بۆ شێوێ نەبوو ئەو یاریزانە ئەستێرانی کوردستان کە ئێستا هەر لە ئێستاش ئەو یاریزانانە ڕقەمن ژمارن لە کوردستانە بەو شێوەیە لەگەڵ ئەو تیمانەیە بەردەوام بوو. دواتر چوویتە یانەی هەولێر و چەند یانێکی تێک باسێکی ئەو زمانشمان بۆ بکەین. بەڵێ من دواتر لە یانەی ئاسۆ ئەو ساڵی کە لە یانەی ئاسۆ بووم لە خولی بژاردەکانی پلەیکی عێراق یاریمان کرد دواتر هەر لەو ساڵەیە کە ئێمە یاریمانە کرد بۆ یەکەم ساڵ بوو خولی لاوان خولی هەڵبژاردەکان کراوە ئێمە هەڵبژاردی هەولێر بەشداریمان کرد من گۆڵپارێز بووم و بەشداریمان کرد لە خولی عێراق لەو کاتەیە دوای ئەوە هەر بەردەوام بووم بەڵام من بەداخەوە لەبەر ئەوەی کە باوکم کۆچی کرد لەو ساڵەیە لەگەڵ مردووی گشتایەک یعنی من ئەرکێکی زۆر گەورەی خێزانم کەوتە سەری ماڵ و بڵێن خوشک و براکانم ئەوە بوو کە هەر بەردەوام بووم لە وەرزش بەڵام کاریگەری هەبوو لەسرم نەمتوانێت وەکو پێویست تا 2003 ئیشیشمە کرد و وەرزشیشمە کرد ئەوە بوو لە 2003 چەند پاڵەوانێتی و خولێک کراوە لە هەولێر یعنی یەکێک لەوانە جگە لە زانکۆ باسەکەم یعنی زانکۆ لەسەر ئاستی کۆلێجەکان و لەسەر ئاستی زانکۆی سەلاحەدینی چەند جارێک خەڵاتی باشترین گۆڵپارێزم وەرگرتووە لە خولەکانی هەولێر لە ئاستی 374 تیپ لە بیرمە و دوای ئاستی شارەکان هەڵبژاردەکان هەر ئەو ساڵە 2003 لەگەڵ ئەو هەموو ئەرکە قورسە لە 2003 دوو خەڵاتم وەرگرت لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی هەولێر باشترین گۆڵپارێز دواتر بووشە پیشەی ڕایەنەدادی دواتر کە کۆلێجم ڕایەنەری یانەی هەولێر بۆ پێش یانی هەولێر من کە بەڕاستی لە وەزارەتی ڕۆشنبیری تاعین بووم لە وەزارەتی ڕۆشنبیری تاعین بووم بە ڕایەنەری بنکەی لاوان تەڵعاً بەداخەوە ئەو بنکەی لاوانش پێگەیەکی زۆر باش بوو بۆ دروستکردنی یاریزان و خزمەتکردنی شارەکان ئەو تیپانەش نەما لەگەڵ کاک ڕەقیب کە ئێستاش ڕایەنەریی بەناوبانگە لە هەولێر لەگەڵ ئەو مدرب بووین دواتر بووم بە مدربی گۆڵپارێزی یانەی ئاڵا لە 2008 بووم بە ڕاهێنەری یاریدەری ڕاهێنەر لەگەڵ کاپتن سەمیر بابۆ و ڕاهێنەری گۆڵپارێز دوو ئیشمە کرد لەگەڵیا بەردەوام بووین و یەکەمی تیمەکانی شاری هەولێر بووین لاوان لە 2008 بۆ 2009 بەرزکرامەوە بۆ ڕاهێنەری گۆڵپارێزی یانەی هەولێر لەوێش تقریبا کەمتر لە ساڵێک بەردەوام بووم دەستم لە کار کێشایەوە هۆکاری دەست لە کارکێشانەوەکە لە یانەی هەولێر چی بوو؟ بەڵێ ئەو کاتە ئێمە ڕاهێنەرێکی بەڕێزە بوو کە ئێستا شەر هاوڕێن بەڵام ئەو کاتە نەگونجاین بێکەوە لەبەرەوەی من تۆزە لە ئیشکردنا بەڕاستی لە ئیشکردنا تۆزە سروشتم ئەتوان بڵم تۆزە گوشکە لە ئیشکردنا بۆ چونکە من حەزم لە ئەوە نیە خەڵک تەداخل ئیش حەزم لە جدیات و حەزیش ناکەم کەس تەداخل بکە و تحملی هەموو مەسئولیاتی یەکەم بەڵام نامەوێت کەس تەداخل بکە ئەمە ئیستقلالی خۆمە بێت لە چوارچێوەی تەبعاً لە چوارچێوەی مەشقی ئەو شوێنە و ڕێسا و یاسای ئەو شوێنە بەڵام بەداخەوە خۆتەزانی ئێمە زۆر جار لە تەدریبە ئێمە دوو زاراوە هەیە تێکەڵ یەکەین ڕاوێژ و دەستێوەردان زۆر جار ڕاهێنەرەکان وا ئەزانێ ئەمەی کە ئیکار ڕاوێژە بەڵام دەستێوەردانە
بۆیە عنی تۆ زێمە قورسە لە ئیشکردنا بەڕاستی ئیسیقالم کردتر بەتەواوەتی لە ئەتوان بڵێ مەشق دوورکەوتمەوە. دواتر ماوەیەک لەگەڵ یانەی پێشمەرگەی سلێمانیە سەرپەرشتیار بووی و دواتریش چۆن بڵێ شەوێک واز لێنە لەو ئینانەی یاریت کردووە لەو یانەکان و تیپە میلیەکان و دواتیش وەکو ڕاهێنەری گۆڵپارێزەکان بەردەوام بووی. پێت وایە لەم سەرجەم ئەو شوێنانەیە کام ڕاهێنەریان ڕاهێنەری تۆبی پێ تۆ بە کامیان سەرسام بوویت وە کامیان ئەزمونێکت لێەوەی وەرگرتووە شتێک لێەوەی فێر بووی؟ بەڵێ خۆی پێش هەموو شتێک ئارامبوون زۆر مهمە، یعنی مرتاحی. من ینی ئەو 2 ساڵی لەگەڵ کاپتن سەمیر بابۆ بووم زۆر بێکەوە ئارام بووین و تێگەشتێکی زۆر باشە بوو بێکەوە و هەمیشە سەرکەوتنەکانمان بەیەکەوە کە بەدەستمان هێنا هیچمان نەبوو، یعنی هەمومان بوو بەو نەفەسە ئیشمانە کرد چکە هەناسەیە زۆر مهمە و ئێستاش هەر پەیوەندیمان ماوە. ئەو کاتی کە لەگەڵ کاپتن سەمیرا ئیشمانە کرد بەڕاستی تموحەشی زۆرمان هەبوو. تموحەکەشمان ئەو بوو کە ئێمە ئەو کۆمەڵی یاریزانی کە لەخوا بەزیابێ ئێستاش من زۆر دڵخۆشم کە مەسەلەن نیازە بینم ئیڤانە بینم بەرزانی گۆڵپارێز ئێستاش لە برایەتی گۆڵپارێز ئەمانە ئەبینم کە ئێمە بەڕاستی تاالب ئەم یاریزانانی کە عەبدوڵڵا ئەمانی کە ئێستا ئەستێرەکانی هەولێرن بەڕاستی من و کاپتن سەمیر بابۆ بەخێومان کردن لە سەرەتاوە و ئێمە دەستمان گرتن کە لە سەرەتاوە ئەمانەمان خستە ناو گۆڕەپانی شاری هەولێر. سەرنگ مەسینی لەو جیلە بوو؟ سەرنگ مەسین نەخێر من ئەو کاتەیە بڵێ من لە 1970 کاتێک گۆڵپارێزی سەرەکی یانی ئاسۆ بووم سەرهەنگ لە ناشئینی ئێمە بوو و هەر لە یەک شوێنی نزیک بووین بەڕاستی و تێکەڵاوی زۆریشمانەیە تا ئێستاش هەر ینی بەیەکەوە بووین ماوەیشیش کە مدەڕیبیان نەبوو ماوەیەک مەشقم پێکردن بە سەرهەنگوان بەڵام ماوەیەکی کەم بە کاتی و تا ئێستاش هەر بەردەوام بێکەوە. بیر لەو نەکرێتەوە بگەڕێتەوە کاری ڕاهێنەری گۆڵپارێزی یانەکانی یاخود هیچ شیانێک پەیوەندی پێوە کردووی؟ لەم ئەخیرا بڵێم ئەتوان بڵێم لە 19 ساڵم پێش 1-2 محاولە هەبوو بەڵام زۆر نەکەوت ینی نەچینە قاڵبی ڕێکەوتن یانی سلێمانی ئەو کاتی کە مامۆستا خەسرە و سەرکەوتن بۆ ممتاز ئەو کاتە داوام لێکرا و بە دوکومنتیش مامەوە بەڵام ڕێنەکەوتین بەڕاستی بەداخەوە. زۆر حەزم لە مەشقەوە من بەردەوام جەناب تەزانی من ئێستا لە سەرپەرشتیاری ئەکادیمیای تۆپی زانکۆی سلێمانی لە 2007 تا ئێستا هەر خۆم سەرپەرشتیاری ئەکادیمی تۆپیم و لە مەشقیشا بەردەوامم ینی لەگەڵ ئەو مناڵانەیە کە مەشقەکەم ئەچمە دنیایشی ترەوە بەڕاستی چونکە مەشق کاک سیدان مەشق ئەوە نییە تۆ بەس کاتێکی پێ کوشت و پیشێ بە بەڕێکی مەشق مەوهیبەیە داهێنانە بیرکردنەوەی لە ئیشەکە خۆشەویستیە بۆ ئیشەکە زیندووبوونە بەڕاستی ئەمانە کۆمەڵێک شتێک لە مەشق دنیایشی ترە ئەجا ئێمە زۆر ڕاهێنەر هەیە ئەگەر مەجالم بڵیم ئەم بابەتە باسکەم مەشق ئەوە نییە تۆ لە یوتیوبا کۆمەڵێک ئەمە ضرورە بیڵێم یعنی لە یوتیوبا کۆمەڵێک تەمرین شەو سێریەکەی بەیانی بێ لەسەر گۆڵپارێزەکەی خۆ تەطبیقیکەی مەشق تێگەشتنە لە تەمرین و تێگەشتنە لەو ڕاهێنانی کە بە گۆڵپارێزەکەی کە ئەم ڕاهێنەرە چەند خزمەتی ناو یاری ئەکا ئەمە زۆر گرنگە ئەبێ لە یاری بچێ ئێوە لە عەرەبیا پێوتە مشابه باللعب یعنی ئەمە زۆر گرنگە و خاڵێکی زۆر گرنگە بۆ ڕاهێنەران بیڵم ئەوەیە تۆ کاتێک مەشقێدانی چۆن لە ناو یاریگای داهێنانەکەی بیگۆڕی مەشقێکی تازەدانی و مەشقێکی دەستکاری بکەی ئەمانە خوریا حەزمە بە ئێستاش ئەگەر یانێکی باشە بێ متمانم بەخۆمەیە کە باشترین شێوە خزمەتی ڕاهێنەری گۆڵپارێزکەم. پێت وایە ڕاهێنەرانی گۆڵپارێزی ئێستا ئەم شتە ناکەن یاخود ئەمانی ئەو ڕاهێنەرانێکەوە ئەیکەن کە من سوپاس بخوا ئێستا من بۆی ناوێنێنم لەوانێ ناوێکیشکم پیرچی عاجز بن بەڵام لە سلێمانیە ئەو ڕاهێنەرانی کەم کۆنتاکتم لەگەڵیانەیە کەسی زۆر بەڕێزن و خولیای فێربوونیان هەیە و حەزەکەن ئەپدەیتکەنەوە یعنی زۆربیان زۆر جار پەیوەندیەکەین بێکەوە پرسیارەکەین لەسەر ڕاهێنانێک داوای سەرچاوێکی تازاکەن ئەمە گرنگە بەڕاستی بێکەوە هەردووکمان نەک من بیان نەمێ ها ینی مەبەستم ئەوە نییە چکە منیش لە پرۆسی فێربوونم کاکسیدا هەردووکمان لە ژیانە هەمومان لە پرۆسی فێربوون من هیچ کاتێک ئەو مافە بە خۆم نایەم بڵێم من شت فێری خەڵکەکەم نە هەمومانە بێ فێربین بۆیە کە لەگەڵ ڕاهێنەرانەیە باسی شەنوکەوێکی تەمرینەکەین باسی گۆڵپارێزەکانەکەین جاروێ مشکلەیەکی لە گۆڵپارێزەکەی ئەو گۆڵپارێزە مەڵە پێویستی بەم ڕاهێنانە هەیە لە فلان یاریە ئەو غەڵەتەی کردوبارەیە کاتەوە ئەم شیکردنەوەانە ئەو قسەکردانە ئەبێتە مای ئەوەی کە تۆ ئەگەی بە چارەسەرێکی باش لە تەمرینە تا چەند گرنگە ڕاهێنەری گۆڵپارێزەکان لایەنەکان کورد بن ینی ئێمە بینی لە ماوەی ڕابردووە چەندین ڕاهێنەری گۆڵپارێزمان
هەبوو هاتوونە دەکایەوە بەڵام ژمارەی ڕایەنەری گۆڵپارێزی عەرەبیشمان هەیە لە خولەکانی کوردستانە. بەڵێ خۆی ئەمامێنێتەوە سەر متمانە و فەلسفەی ئەو یان هەیە. یعنی ئەوێ یانەکان بڵێ من هەتا کوردێکە بێ عەرەبێک ناهێنم ئەمە لایەنێک، بەڵام پێش ئەوەی ئێمە بکەین ئێمە پێویستمان بەڕاستی بە زەمینە سازی هەیە و پێویستمان بە لایەنی کە پێوترێن نمو تەطویر. ئێمە ئەبێ بەڕاستی گەشە و پێشکەوتن بە گۆڵپارێزیەکە مدربی گۆڵپارێزەکان بین. یعنی ئێمە سەیریکەین وەرە لە سلێمانیە من لەخوا بەزیابێ سوپاس بخوا یەکەم ڕایەنەری کورد بووم کە هاتم لە سلێمانی لە 2011 لە ڕێگەی یەکێتی تۆی پێی لە سلێمانی من خولی ڕایەنەرم بۆ گۆڵپارێزەکان کردەوە و کە زۆربیان تا ئێستاش باسیەکەن. لەو کاتۆ پێم بڵێ چەند خولی گۆڵپارێز لەم شارەیە کراوەتەوە. سێرەکەی نییە خولەکانی ئاسیایی کە ئەکرێتەوە ئیسی یەک وانە تایبەتە بە گۆڵپارێز، ئەویش بە ڕێزەکان ئەو گۆڵپارێزە بە ڕێزانی ئەچن دەرسەڵێنەوە لێ، بەڵام ئەمە کیفایەت نییە چونکە ڕاهێنەری گۆڵپارێز تەنها ئەوە نییە تۆ تۆپ بۆ گۆڵپارێزەکە هەڵبی، تێگەشتن لە لایانی دەرونی، تێگەشتن لە لایانی مەهاری، تێگەشتن لە لایانی عەقلی کە جیاوازە لە دەرونی. ئەم گۆڵپارێزە بزانە لە ڕووی عەقلی زیرەکی و بیرکردنەوە و پێشبینیکردن و وێ ناکردن ئەمانە پێویستی بەچی هەیە. ئەنجا دوایی هونەری مامەڵەکردن لەگەڵ گۆڵپارێزانە چۆن پێشیان بخەی ئەمان هەمووی گرنگە. ئەنجا تۆ گۆڵپارێزە نییە سێ گۆڵپارێز چۆن گۆڵپارێزان ڕێک بۆیە مەشق هونەرە بەڕاستی مەوهیبەشە. یعنی من و تۆ ئێستا مەشق بکەین لەوانێت تۆ سەرکەوتوبی لە من بۆ چونکە لەوانێت تۆ هونەرە یان مەوهیبەکە زیاتر بێ لە من. بۆیە یعنی پیشەی گۆڵپارێز یعنی ڕاهێنەری گۆڵپارێز بەڕاستی معریفەیە و داهێنانە و توان بڵێم مەوهیبەشە. تۆر لە ماوەی ڕابردووە تیوی یاخودیانەی زانکۆی سلێمانی دامەزرا هیچ کۆنتاکتێکت هەیە لەگەڵیانەوە کارەکانیان چۆن ئەنجام بدرێەوە هیچ پەیوەندیان پێوە نەکردووی کە بۆ ڕاهێنەری گۆڵپارێزی بکە یاخود ڕاهێنەری تیمی یەکەم بکەیت؟ بەڵێ ینی زانکۆ سێ مامۆستای بەڕێزی خۆمانی تایە زانکۆی سلێمانی هێشتا جەناب دەزانی نەبووە بە فترێکی ساڵێک بەسەریا تێپەڕێ ماوەیەکە لە مانگی هەشتەوە دامەزرا دوای مانگی هەشت خەریکن ئێستا بۆ گۆڕەپان و مەیدانیان تەشکیل کردووە خەریکن ئێمە ئێستا ئەکادمی تۆ پێ بخینە سەر یانی زانکۆ پرۆژەیەکی وا هەیە و لە داهاتوە بیرەکرێتەوە بڵێ بیرەکرێتەوە تیمەکان دروست کرێ بەڵام ئەو ئالیەتە جارێ نەچۆتە بواری جێبەجێکردن بکرێ ئەگەر ئەو یانەیە بێ ئەو یانەی خۆمان ئەم یانەی زانکۆ ئەو یانەیە بێ کە بۆ شێوە جوانە نموزەجیە کە جیاواز بێ لە یانەکانی تریش سلەیمانی چکە ئێمە خۆمان گلەی لە یانەکانە هین کەجێ ئەکادمی ناکەنەوە ئەو هە لە ڕەخسا بڵێ ئەو هە لە ڕەخسا بزانین جارێ نابێ و قەرارە بین و بەهار بێنینە سەر ئەژنۆ بزانین ئەم یانەیە ئەو هە لە ڕەخسێنێ بۆ کەسی ئەکادمی و ئەتوانێت ئەو نموزەجیە یان ئەو کوالیتیە جوانە لە ڕووی نەوعی جۆریەوە ئەگەر ئەو یانەیە بێ بۆنە هەمانەچین بە بێ بەرامبەرش بێ خزمەتیەکەین. دکتۆر لە ژیانی وەرشیدا کێ بە پێشەوای خۆتە زانی؟ بێگومان من دایمەوتومە بەڕێز مامۆستا محەممەد محەممەد یوسف لە هەولێر لە خوا بەزای ئێستا لە ژیانە ماوە ئەوە یەکێکە لەو کەسانی کە ئەتوانم بڵێم من ئەو بەڕاستی فێری وەرزشی کردم هەتا ئێستاش بەڕاستی من خۆم هەر بە قەرزانی ئەوە زانم و ئەو ڕایەنەر بە ڕێزانی تریشکە مەشقیان پێکردوم بەڵام ئەو بەڕاستی چونکە ئەو بەتەنیا ڕاهێنەر نەبوو و فێرکار بوو بووە پەروەردکاریش بوو بەڕاستی. لە چی شتێکی ژیانی وەرزیت پەشیمانی؟ بەڕاستی کە ئەبواە بتکردە نەتکردووەوە بەشی دووەمیژی کە نەتکردو ئەوە من لەخوا بزیابێ ئەوەی کە لە ورش بەدەست مێناوە زۆر شانازی پێوەکەم بۆیە هەمیشەش لە سوۆسیال میدیا هەمیشە ئەو ڤیدۆکۆنانی خۆمان هەموو جارە عەرزەکەمەوە چکە دڵم پێی خۆشە شانازی پێوەکەم بەڵام لەوە خەفەت ئەخۆم کە من بەڕاستی زۆر زوازم لە وەرزشێنە کە وەکو باسشم کرد کۆمەڵێک هۆکاری کۆمەڵایەتی خۆمی ژیانی خۆم باری قورسی ژیانی خۆمای کرد لەبەر ئیشکردن و لە دەرەوەی شار ئیشمە کرد لەگەڵ سوپای ئەمریکا ئەوانەیە دوورکەوتمەوە هەر لە هەولێر و لە سلێمانی خەریکی ئیش بووم نەمتوانی وەرزش بکەم ئەژینا وەرزشم کردایە وەکو پێم وتی من لە 2003 دوو خەڵاتی باشترین گۆڵپارێزم لە ئاستی هەولێر و ئاستی هەرێم بەدەست دێنا بەڵام هەر لەو ساڵای سێوازمێنە کەمان علم خۆتە زانی گۆڵپارێز ئەتوانێت لە هەموو یاریزانەکان زیاتر یاری بۆ نوێستان بچووکترین نمونەوەی سەرهەنگ کە بینی گۆڵپارێزەکانی تریش گۆڵپارێز باشە مێنێتەوە لە یاریە. ئەی ئەمە ئەوەی کەەوە بۆ ئەبوو وەرزش بەردەوام بوویتە لەسەری بەڵام بەردەوام نەبوویتە بەڵام ئەی چی شتێک بۆ نمونە کە چۆن بڵێ کردو دەولەی پەشیمانی ناوە بۆت کردایە لە بواری وەرزشە؟ لە بواری وەرزشە ئەوەیە زۆر جار کاک سیدات ئەبینی زۆر جار خزمەت بە یانەیەک یان شوێنێکەکەی
ئەبینی وەکو پێویست ڕێزی ئەو خزمەت و شوێنە ناکرێ ئەمە تۆزێک پەشیمان دەکاتەوە هەرچەندە سروشتی ئینسان خۆی کە خزمەتکار بێ هەر بەردەوام ئەبێ بەڵام زۆر جار بەداخەوە پرۆژەیەک ئەدەی بە شوێنێک بیرۆکەیەک ئەی بە شوێنێک سیرەکەی ڕێزە و بیرۆکەی ناگرێ ئەوە پەشیمانیەکە پێ ئاات کە تۆ خزمەتی کەسی ئەەکەی بەهای وەرشەکەی تۆ نازانێت تا ئێستا چیوا ڕوویەوە بیرۆکە بدەیت بە شوێنێک و بەڵە زۆر بردویانە بەڵە زۆر بردویانە زۆر باسی مەسەرن پرسیارێک کراوە لەسەر بابەتێک تۆ شتە نیەتەکە و خزمەتە پرۆژەیەکە داوەتێ یان چارەس کۆمەڵێک چارەسەر داوەتێ بەرپرسێکی نەخوێنەوارە چێ لە شوێنێک بتەرحێکا و ئەڵێمە بیرۆکە ئێمە پرۆژە ئێمە کاری ئێمە ئەیکا بە دەستکەوتی خۆی من نامێت تەبعاً بڵێ دەستکەوتی منە بەڵام ئەبێ ئەمانە هەمووی ڕێکخرێ لە چوارچێوەی سیستەما بێ نەک تاکە کەسی شتکا بۆ خۆی دکتۆر ئەگەر باسێکی لایانی تایبەتی ژیانت بکەین لە بواری وەرزشا بەجارە هاندری چیانە و هەڵبژاردەیەکی لەسەر ئاسی خولە ئەوروپیەکانەوە بە چی یاریزانێکیش سەرسامی یاخود چ ڕاهێنەرێکیش کاک سیدات لا سێر نەبێ من تا ئێستا لە ژیانی یعنی لە مناڵیمەوە تا ئێستا دایما هەڵبژاردەیەک تایبەت نەبوو بڵێم حەزم لە هەڵبژاردەیە بەڵام بە حکمی ئەوەی کە گۆڵپارێزەکانی ئیتالیا لە سەردەمی زینگە و پێش زینگە و دواتر لە تۆڵدۆ و پیرۆزی و بوفۆن و جانیوکە بالیوکە ئەمانە هەمووی وای کردو من زۆر شەیدای ئیتالیا بم بەڕاستی و گۆڵپارێزەکانی تریژ یانی ئێستا لێم پرسی لە هەشتاکانەوە هەمووی بۆ حسابەکەم ینی ئەو گۆڵپارێزانی کە نامێت سەر بێشێنم لە بۆ نمونە ئیلیگنەر ئێستا زۆر کەس هەیە نازانێ تا کەم کەسێ دەرگ بۆ بکە کە ئیلیگنەر گۆڵپارێزی ئەڵمانی یەکەم گۆڵپارێز بۆ کە پێش کاسیاس گۆڵپارێزی ئەڵمانی ڕیال مەدرید بووە زۆر کەس لاوانێ نەزانێت زۆر کەسم تۆ نەیانزانی ئەم بابەتە ئیلیگنەری ئەڵمانیا گۆڵپارێزی ڕیال بۆ پێ ینی کاسیاس یەدەجی ئەو گۆڵپارێزەکانی بەرشەلۆنە زۆبیزاریتە ئیسپانیا ئەمانە هەمووی ئەوای کردو کە من شەیدای ئەو تیمانە بم بەڕاستی بەڵام وەکو خولەکان زیاتر زۆر حەز لە خولی عێراقیەکەم بە تایبەتی ئەم خولی ئێستا سەیرەکەم تاموچێژی لێ بینم و ئیشەکەی ئێمە بەڕاستی ئیشی مامۆستایەتی ئەوەیە نابێت دابڕێی لە زیندوی وەرزش و ئەوەی کە گوزەرێ چکە جاروای خوێنکار پرسیارە لەیەکە یەکێک داوای شیکردنەوەی شتێکە لە یەکە لە یاریەکانە بۆیە بێ بەردەوام لە ئەبدەیت تا بەڕاستی لە ئێستا سەری یاریەکان ناکەی ئەوروپا زۆر کەم لە بواری خواردنە بۆ حەزت بە چ خواردنیەکە خۆشخۆری یانەوە تا خۆپارێزیەکەی وەڵی کاک سیداد من ئاسایی هەر خواردنە کوردوارەکان حەزی یەکەم زۆر نەوەڵا زۆر گرنگی زۆر بە خواردن قەزم ئەوەیە ئیستا بۆنم ئێستا زۆر بکو کوردوارەکەڵێن نەوستنە نا ئەو هەر ئەتیادی هیچ خواردنێکەیە بۆ نمەی هەندێک خواردن هەیە ئەی خۆی هەر خواردنێکی ئاسایە و بەڕێکردنی شتێکی ڕۆژانە و تا بەڵام هەندێک خواردنیش هەیە بە چێژەوە ئەی خۆی بەڵێ من ئێستا عکسی زۆر ڕگەزی نێرکە ڕقی لە یاپراخە من حەزم لە یاپراخە لایمیش زۆر حەزم لێ ئەم بابەتانم حەز لێ خواردنە کوردیەکان بەڵام وەکو خواردن نەوەڵا بەسەست ئیتر خۆتە زانین وەرزشوان مشکلەیەکی وەرزشوان هەر کە دانیشت بخواو نەخوا وەزنی بەرەو زیابوون ئەڕوا ئەو کێشەیەمان هەیە ڕاستکە میش دایمە هەر کەسێک ئەزانێت کە حەزم بە یاپراغە سەری لێ ئەڵێ ڕگەز نییە بێت و پیاوی و حەزت بە یاپراغ بێ زۆر کەزیە بە منیش یەکێکم لەوانەیە کە عاشقی بەڕاستی ئەوم دکتۆر گیان ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ ماوەی بەرنامە جوانتر و ڕازاوەتر کرد بەڵام کاتی بەرنامەکەم چۆڵی بەرە کۆتایی ڕۆ ئەگەر شتێکت مابێت لە کۆتایی بەرنامەکە سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ بەڕێزانی کە تەحمولیان کرد بە دیارمانەوە بوون خۆشحاڵ من ئەمڕۆ لە خزمەتی ئەوبوو هیوادارم بەیەکەوە شتێک فێر بووبین لەم بەرنامەیەم سوپاس دەکەم بینەرانی ئازیز بەم شێوەیە هاتمە کۆتای هەڵقەی مەفتەی بەرنامەی هەفتانی وەرزش لە کۆتایی بەرنامەکەشە سوپاسی ئامادەبوونی دکتۆر دیار کەمال مامۆستای زانکۆ و شارەزای دادوەری وەشی یەکەم کە ئەمڕۆ لەگەڵ مام بوو لە بەرنامەکە سوپاسی ئەوە شەکەم کە تام کاتە بیسەر و بینەری ئێمە بوون سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە تا هەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکەی هەفتانی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن